لە ڕاستی ئەمە جارێکی تر پرسە و سەرخۆشی خۆمان ڕاگەێنین بە خانەوادەی جەناوی خوالە خۆش بوو سەرۆک بامجەلال و لە هەمان کاتیشا بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی تێپەڕبوونی چ ڕۆژ بەسەر کۆچی دوایی بەڕێز مامجەلال. ئێوە زانن چەند جاری تریشەمەمان باس کردووە، زۆر وتراوە لەسەر ڕۆڵی مامجەلال چ لە ناوخۆی هەرێمی کوردستان، چ لە عێراق ولا چ لە ئاستی ناوچەکە، بەڵام ئەوەی ناشارێتەوە ئەوەیە کە بەڕاستی نەخۆشکەوتنی جەناوی مامجەلال و دوایش کۆچی دوایی بۆشاییکی گەورەی دروست کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی ناوچەکەش و لەسەر ئاستی عێراق. بە نەخۆشکەوتنی مامجەلال بەردۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تر گۆڕانکاری بەسەرا هات، هەروەک لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراقیش هەمیشە مامجەلال بەهۆی ئەو پەیوەندیە دێرینەیی کە هەیبوو لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکانی تر نەخۆشکەوتنی ئەو بوویە هۆی لێکترازانی زیاتر لە نێوان هەرێم و بەغدا و هەمیشە ئەگەر ناکۆکیەک هەبوایە بە ڕێزیان وەکو سەرکۆماری عێراق و وەکو کەسایەتێکی دیاری عێراق هەوڵی چارە سەرکردنی گرفتەکانیەدا. ئەوەی ئێمە ئاگداریشین پێش نەخۆشکەوتنی بەڕێزیان لەگەڵ خوالێ خۆشببوو کاگنە و شیروان وەکو هەموو لایەکتان ئەزانن لە دەباشان ڕنگڕێژی قۆناغێکی نوێیان کرد لە هێنانەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە دیسانەوە نەخۆشکەوتنی بەڕێزیان بوویە هۆی لاوازبوون یان بوویە هۆی دواکەوتنی ئەو چاکسازیانە کە هەمومان نەزانین ئێستا ئەمڕۆ هەرێمی کوردستان باجەکەیەدا. بۆیە جارێکی تر پرسەی خۆمان ڕاگەێنین بۆ یەک بەیەکی ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆمان بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هیوادارین بە تەبایی لایەنە سیاسیەکان و بە ئەنجامدانی چاکسازیەکی ڕاستەقینە و ڕێیشەیی لە ناوخۆی هەرێمی کوردستان بتوانین ئەم خۆناغە سەختەی کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان تێیکەوت تێیپەڕێنین.